مزگەوتی گەورەی سەربەند لە پیرمام لەسەر ڕێگای نێوان هەولێر شەقڵاوە کە شوێنێکی ناسراوە هەم بۆ گەشت و هەم بۆ هاتوچۆی خەڵک. ئەم مزگەوتە بەراورد بە مزگەوتە کۆنەکانی تر بە شێوەیەکی زۆر جوان و گەورە دروست کراوە بە مەبەستی خزمەتکردنی گەشتیاران و دانیشتوانی ناوچەکە. دروستکردنی ئەم مزگەوتە چونکە ئەم ڕێگایە قەبارەیەکی گرنگی هەیە لە ڕووی گەشتیار و هاتوچۆی خەڵک، لەبەر ئەوەی ئەم مزگەوتە قەبارەیەکی گەورە و سەرنجڕاکێشی هەیە، ئەمەش وای کردووە کە خەڵک زۆر سەردانی بکەن و جێگای نوێژ خوێنانی زۆری تێدا دەبێتەوە. مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 80 ساڵ لەمەوبەر کە لە سەرزاری خەڵکی ناوچەکە دەگێڕنەوە. نزیکەی 80 ساڵ لەمەوبەر کەسێک بە ناوی ئیبراهیم حەتار پاشا سەردانی ئەم ناوچەیە کردووە. بەو پێی کە ئەو کات ئەم ناوچەیە مزگەوتی لێ نەبووە، بۆیە بڕیاری داوە بە دروستکردنی ئەم مزگەوتە. مزگەوتی سەربەن گەورەترین و قەدیمترین مزگەوتە لە مەسیح سەلاحەدینی. وەختی خۆ مامۆستا مەلا عومەری گۆڕەشێری ئەلەو دەرانە کەپرەکی هەبوو، لە من کەپرەکەی نوێژە جەماعەتیانە کرد. کابرایەکە بوو پێیان دەگو ئیبراهیم عەتار باشی، ئەو ئیبراهیم عەتار باشیە مەندووبێ مەلیکی بوو. کە چاویوە مامۆستای کرد بە مەندیلەوە لە بن کەپرەکی نوێژە دەکا، گوتی دی مزگەوت، گوتی نیتن ئەو عەردەی کڕی. ئەو عەردەی کڕی و ئەو جا مزگەوتی سەر دروست کرد لە ساڵی 57. ئەوەی کە دروستی کرد خەلیفە دروستی کرد، خەلیفە حەمەد. خەلیفە حەمەد دەکەویت دەگاتە بابێ مامۆستا مەلا عەبدولسەلامی، ئێستا ئیمام و خەتیبی مزگەوتی مەلا حەمزەیە. جا لە 57 ئەو مزگەوتە دروست کرا بە ناوی ئیبراهیم عەتار باشی دروست کرا، کابرایەکی موسڵاوی بوو. خوا خێری بنووسی یا ڕەبی. ئەو جا لە دووی مامۆستا مەلا عومەر لێی دامەزرا هەتا وەفاتی فەرموو. نازەم لە نوهەت و چەندێ بوو وەفاتی فەرموو. دوایە کە مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی لێ بووە ئیمام و خەتیب و مدەڕیس. مامۆستا مەلا عومەری گۆڕەشێریش ئەویش هەتا مدەڕیس بوو، تەدریسی دەکرد، ئەمما حودرەیەکی ڕەسمیشیان لێ دانا. دوای مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی ئەو کاتی مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی ڕەئیسی ئیتیحادی عولەما بوو، وەختەچی مەسئولی فتوا بوو، وەختەچی مەسئولی لجنەی ئیمتیحانات بوو، جێگیری وەزیری ئەوقافی بوو. یعنی ئەو ڕۆژبانی هەموو بوو، پیاوەکی گەورە بوو. سەرەتای دروستبوونی مزگەوتی سەربەن لە پیرمام بە کەرستەی سادە و ساکار دروست کراوە. بیناکەی و منارەکەی لە بەرد و گەچ و دار دروست کراوە. دیوارەکە نزیکەی 50 بۆ 80 سانتیم پام بووە. هەروەها بەرزی ئەم منارەیە لە 11 بۆ 15 مەتر بەرز بووە. هەر هەمووشی لە بەرد و گەچ و دار دروست کراوە. بێگومان ئەمە ژوای کردووە کە بەرگەی زیاتر بگرێ لە ڕووی مانەوە. الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وآله وصحبه أمتي ولنا والدي. پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنی دیمەن دەکەین لە بۆ مزگەفتی سەربەن. بەخۆی حقیقەتەن ئەو مزگەفتە لە قەدیم مزگەفتی عەتار باشی بوو. لە سارەکانی زۆر قەدیم بیدایەتی کە ئەو مزگەفتە دروست کرایە، هەر بیدایەتی سیاعە بوو. ئەو کابرای ساحیبی ئەو مزگەفتەی هات ناوی عەتار باشی بوو، خەرچی لابزان مووسڵی هاتی ئەو مزگەفتەی لێرە دروست کرا، عەردەکەی وەرگرت و ئەو مزگەفتە جێیەکی استراتیژیە ناوەندەی بازاڕە، خەرکەکی زۆر ئیسیفادە لێ دەکاتن ڕۆژانە، بە چەندان خەرک دێ لێرە نوێژێ دەکاتن، خەرک لە شارەکانی دیش دێ سەردانی ئێرە دەکاتن. مزگەفتێکی قەدیمە بەڕاستی
بە خێراتنیش تەلەڤیزیۆنەکەتان دەکەین و زۆر بە خێرین ئەزیەت و خوارد ئەمیش وەکو قاری موعەزین مەلا سامی لێرە ئەوە تقریبا 10 ساڵە خزمەت دەکەم لێرانە قاری موعەزین قورئان خوێن و بانگبێژم منتەسیبیشم بە ئیمام لەو مزگەفتەی زۆر بە خێر بێن سەرسەرم سەرچاوە ئەو مزگەوتە وەکو دروستکردنەکەی و ئەوەکەی ساڵی 58 کابرایەکی مووسراوی هات تا ئەو شارەی کە دیتیتی ئێرە سیاعی بوو ئێرە جێی گەشتیاری بوو مزگەوتی لێ نەبوو لە پشت ئێرە ساعەتی لێبوو لەوێ نوێژیان دەکرد چوو وەکن مدیرنەعەیەوی ئەو کاتی گوتبووی ئەگەر بکرێت عادەکەم بدەنێ من مزگەوتێک دروست دەکەم کابرایەکی توجاری مووسراوی ناوی ئیبراهیم عەتارباشی بوو ئەوەل کەس هات ئەو مزگەوتەی دەست پێ کرد و دروستی کرد بەڕاستی ینی پێشی ئەو مزگەوتە دروست کرێ مەسیف هیچ ئەو شتانەی لێ نەبوو خەرکەچی هەموو شارەکانی عێراقوەتە ئی دەرەوەش کەندا و ئەوانە دەهاتن شتێکی زۆر جوانی کرد و خوا خێری بنووسی و ئیشاڵە جێی بەهەشتە و ئەو مزگەوتە ئەوجا بە چەند قۆناغانیش تێپەڕیە ئەوەلی بە کەرپوت و دیوارەکی بەرین بوو یعنی بە چاتی و ئەوەی دروستکرا بوو قەدیمی دوایی جارێکی خێرخواز خرایان کرد و چایان کردووە ئەو جارەی ساری 2014 حکومەتی هەرێم بە نوێیەتی هەمووی شۆفەری لێدا و هەمووی خراپ کرد و بە نوێیەتی چای کردو و بە شێوازەکی زۆر جوان و دوو شەریکەی زۆر پێشکەوت و هاتن هەموو شتەکەشی زۆر بە ڕێک و پێچی و زۆر بە جوانی چاکرا پێشتریش وەکو ئەو مزگەوتە یەکەم مەلا عومەر هەبوو لێرە ئێستاش مندارەکانی لێرە مامەستە مەلا عومەر خەرچی گۆڕەشێری بوو ئەو یەکەم کەس مەلا بوو لێرە تقریبان زیاتر وێتی لە 30 سالی دوایە ئەمری خوای کرد ئەو جە دووسێ مەلای دیما مەسا مەلا عەمەدەمین وەرتی هات کەم چەند سارێک لێرە بوو دوایە پاشەوی مامەستا مەلاتەوی برادۆستی هات و هەتە ئێستاش ئەو لێرەیە دیوارەکە بە بەلی کرا منارەکە گەورەیە بۆ خۆی ما دەبین شتەشمایە دیارە ئاسارەکەی بە بەلی کرا و قەچا کوتەوەیان کردیا ئەو کابرا وەستاکە وابزانم خەڵکی کۆڕێ بوو ئەو منارەی کردی و وابزانم دیوارەکەی 50 سانتی بوو دیوارەکەی مزگەفتی گەورە بوو بە بەلی کرا بوو هەموو بە بەلی کرا بوو پێشان خۆ بلۆکو ئەو شتانە نەبوو هیچ نەبوو نانا بلوک لەکێ هەبوو نە بلۆکە بوو نە هیچ بەس بە بەلی کرا هەموو زۆر کچە بوو زۆر تقریبا هەردا بە دایەک بوو هەر هەند بدا بەدەست نابوو مزگەفتەکان ئەوەلی کانەکان و ئەو کانە لە خەتی مەسەفێ مزگەفتی توریستان کە پارەکە لێسە مزگەفتی وەربگری کێکە وەربگری بداتە مزگەفتی أشهد أن محمدا رسول
الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. اللهم أنت السلام ومنك السلام فحينا ربنا بالسلام تباركت وتعاليت يا ذا الجلال والعظمة والإكرام. أستغفر الله ثم أستغفر الله العظيم من ذنبي ونتوب إليه. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم. مزگەوتی سەربەن جێگایەکی گرنگ و شانازیە بۆ خەڵکی مەسیف. ئەم مزگەوتە هە لە سەرەتای دروستبوونی تاوەکو ئێستا زۆرێک لە مامۆستای ئاینی ناوداری ناوچەکە پێشنوێژ و وتار خوێنیان تێدا ئەنجام داوە. لەوانە مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا حەمەدەمین وەرتێ و مامۆستا عومەر گۆڕەشێر و چەندانی تر کە ئەمانە جێپەنجەیان دیار بووە لەو بەرەو پێشچوونی ئاین و ئاشنایەتیان لەگەڵ خەڵکی ناوچەکە. جگە لەوەش زۆرێک لە فەقێ دەرس و خوێندنیان تێدا ئەنجام داوە کە زۆربەیان ئێستا ئیمام و خەتیبن لە مزگەوتەکانی تری خاچی کورد. دیزاینەکەی زۆر جوان بوو، هەتە دیوارەکانی لە هەندێک جیان مەتر و نیوەک بەرین بوو. وەختی خۆی چکە ئەو شیش و ئەوەی شتەی ئێستا پێشکەوتووە هەیە هەنجی نەبووە. بە یعنی زۆر عەنتیکە دروستکرا بوو، هەمووی لە بنەکەی جێ هەبوو مەتر و نیوەک بەرین بوو، هەتا ئەو دیزاینەکی هەند جوان بوو. قاتی دووەمیشیان کەمەکی گچکە بوو لۆ ئافرەتان و عەلا ئەساس ئەوەی دروستکرا بوو. یعنی شتێکی زۆر ئەوە بوو. پێشتر هەتە ئەگەر دەتوانم برێم لەوی ئێستاش دیکۆر و ئەوەکەی کە زۆر قەدیمیش بوو زۆر جوان بوو. زمانی مامەستا حەمەدەمین وەرتی ئەو بەخۆی مدەڕیسێکی زۆر بەقووەت بوو، چەند ماوەکی گەلک زۆر فەقێ بەبێ ئەسا بێت ئەحتیمالە وەختە بیت لۆ 100 فەقێ لێبوو. ئێرە چەند غورفەی لێبوون، هەموو لێرە دەنووسن و لێرە لەو دەور و پشتەش هەم خواردنیان لۆ دروستەکە و هەم یارمەتیشیان دەدران لۆ خۆیان دەست. ئێستا هەمیان بووینە مامەستای چاک لە ئەو شار و ئەوانە زۆربەیان ئێ وەرتێ و خانەقایە و مەنتیقەی سوورچاتی ئەوەی هەمووی لێرە فەقێ بوون. چەند غورفەکی لێبوو نانا فەقەی گەلک زۆر بوو. بەسە بەو ئاخیرەی کە ئەوە بوو مامەستا حەمەدەمین ئەوە بوو ئیدی فەقێش نەمان. ئەو توانەکانی پێشەوە هەمووی وەختی خۆی ساحیبی مزگەوتی دروستی کردن، وەقفیشی کردیە لۆ مزگەوتێ. ئەو زەکرەیەکەی وەردەگرن لە مزگەوتێ سەرفەکەنەوە، هەم جەماعەتی کە نوژەنیشیان کرد و ئێستا ئەوانیش دائیم ئێستا لەوتەی 2014 بوو نوێیان کردو، دوو جاری دیش تەعمیریان کردو. یعنی زۆر خزمەتی دەکەن و شکر بۆخوا نەقستانێکی وهەی نییە. زۆر ئیشەکان مەزبوط دەڕوا و هەم بودجەی خۆی باشیشی هەیە ئەو مزگەوتە. مامۆستا مەلا عومەری گۆڕەشێری ئەویش تەدریسیە داوە، دوای مەلا مامۆستا مەلا حەمەدەمینی وەرتی مام و خەتیبی بەدەستگرت و تەدریسی داوە و مزگەوتەکە گەورە بوو، جێشی چاچە بووە و زۆر خۆشش بوو. سەبر و سێبووری و ئارامی هەموو مەسیفیانش بوو. پاش و هەنجی بێڵایەکی لێ دروست کرا کە من هاتم لە ساڵی 2003 خەتابەتم لێ کرد. مامۆستا مەلا حەمەدەمین وەرتی خوتبەکەی تەسمیری من کرد. خدا عافوی کە پیاوەکی چاک بوو. ئەوجا معالیمەکی گەورەش بوو. دوایە کە هەستان بەدە گەورەکردنی مزگەفتێ بێڵایەکیان لۆ چاکرد لێرانە، دوایە تەنیشتەکەی مزگەوتیان ئەو کرد و
حازی ڕەمزی قەرەنی هات ئەو تەنیشتی دۆ چا کرد بەسەی وەکرد داچی کەشی مزگەوتی گەورەتر کرد هەر جێنەبەوە 11 دەستن بە نوژەنکردنەوەی مزگەوتێ کرد لە سەری هەتا بنی نێچیروان هات خدای لێ ڕازی بێ باش بۆ هات گوتێ من حایدی من چا دەکەم باری زێبرایەوی هات ئیدی هەردوو کا جوامێرە ئەم بە خۆش مەکەن باریزە گوتی ئەم نیچ بکەم گوتنی مزگەوتی گوتی بە چاوان الحەقە مزگەفتەکەی دروست کرد شۆفەریان لێدا بەس منارەکە نەبی وچی منارەکە وەکو ئاسارەکەن ئەدیما عمرێ منارەکە لەعانۆکە 70 ساڵە دەستیان پێکرد مزگەفتەکەیان دروست کرد و ئیفتیتاحەکەشن لە 2013 بزانم ئیفتیتاحی مزگەوتی کرا 4000 مەترە عەردن ئێرانە حەوە بوو ئەو جێمەری دانیشتینە لەعانۆکە حجرێتە دەگاتە دیوارێ مزگەفتی خلاصە بێ بە حەدیقەوە هەموو ڕەزی مێوی بوو دوایە کە کرا بووە گەراجێ لۆریان و ئەوان تاپۆن کرد لە ساو قافی شێخ جیهاد هات دەگە من شێخ جیهاد کوڕی شێخ ئیسماعیلیە کوڕی شێخ عەبدولسەلامیە برازایە مەلا مستەفاییە هات ئەو گوتی لۆی تاپۆ کردین لەسەرەوەی بە ئەوقافی تەول حاصل بە دایری تاپۆن کرد مزگەفتەکە لەسەر دروست کرد تاریخی مزگەفتی عەتار باشی ناوەکەش نەگۆڕی نەنگۆڕی بەس نووسین مزگەوتی گەورەی سەربەن لە بنەکەش نووسیتن عەتار باشی بۆ ئەوەی یعنی ناوی ئەو کابرای هەر بمینێ کە مزگەفتەکەی دروست کرد یاسمچی چاکە و پیاوەتی ئیوی بووە هەژدە دوکانیشی وە بەهنام جا ئیدارەی خۆی هەیە و ئەوێ خۆی هەیە 17 تا 18 دوکان وابزان عادی مزگەفتێنە ئەو قاف سەرپەرشتیان دەکا و لێرش متەوەلی خۆی هەیە دینگەی تێدا بوون دینگی ئەستوری تێدا بوون محرابەکی کۆن بوو محرابەکە بە بەری دروستکرا بوو دینکانش هەموو بەردی دروستکرا بوو ئەوەی بلوک بوو تێدا نەبوو هەمووی بە نەقارێ باردی بوو ئەمما کەون بوو زۆر زۆر کەون بوو یعنی کابرا ناوێرە بستە ناوێ دەبنەکە واو بیتن بۆیە ئەجا دەستیان بە نوژەنکردنەوەی کرد هێدی ئەو لای خەلاکە ئەو لای خەلاکە ئەو لای خەلاکە ئاخیری ناناگوتنە واحدت هەدا ڕوخێ بە حەبە دەبستی خاوین کردەوە ئیدی هەوو مزگەفتەکان خاوین کردەوە لە ڕووی گەشتیاری لەبەر ئەوەی مەسیف ناوچەیەکی گەشتیاری سەرنجڕاکێشە بۆیە ئەمەش وای کردووە کە گەشتیاران لە زۆربەی ناوچەکانی تری کوردستان و خوارووی عێراق سەردانی بکەن هەر ئەمەش وای کردووە کە ئەم مزگەوتە سەر لە نوێ بنیاد بندرێتەوە و نۆژەن بکرێتەوە و گەورە بکرێ بەڵام ئەم جارەیان بە شێوازێکی زۆر جوان و سەرنجڕاکێش بەڕووی نوێژخوێناندا بکرێتەوە. سێزدە مزگەفتی لێ مەسیف ئەمما هیچیان نابی تێرە هیچیان نابیتەوە مزگەفتە بە مەسیف حسابە مەسیف بەخۆیە بێ مزگەفتی عەتار باشی مەسیف چییە ئەگە برێ مەسیف یعنی مزگەفتی عەتار باشی ئەگوتێت مزگەفتی عەتار باشی یعنی مەسیف هەدیەوەها دەگا منارەکەی دەگە پیرەکانی ما ئەو ژوچیوان نەخۆ یعنی منارەکەی مزگەفتێ ئارامیەک بۆ لەو پیرەکانی ما گەنجەکانی ئەوڕۆ نزان مزگەفتی عەتار باشی ئەوانە مزگەفتێک ئەو خەڵات دروست کرا خلاص نە ئەو نزان ئەمما ئەوانەی کە مەسیفینە دەزانن مزگەفتی عەتار باشی چییە هەر لە مەسیفی کانی هەنینە حەتا 100 تا سەری مەسیفی کانی لێ نییە وەختی خۆ گۆسکەچی ئاویان لەکن قبرستان شقمەمیدا نابوو پڕیانە کرد دەهاتن کاروان دەهات لەخۆ ئاویان لێ دەخواردەوە ئێرە هیچ ماڵی نەبووینە یەک کانیش لە مەسیفی نییە لێرە هەیە حەوزی ئاوێ لێرە هەیە دەکەیە نەخۆ باقی لێ لێنا نیتی کانی سەرکە گشت لە خوارێ لە بن ئەوان لە بن لۆفان ئەو لەو سەری کانی ساردی پێ دەڵێن نانا هیچ سەرچاوی ئاوێ لێ نەبوو هەر 5 فەرزە نوێژی خولێ تێدا دەکرێت هەر 5 فەرزە سێ ئیمامی لێیە هەدی
ئەنا مزگەفتەکەیمە بە بەرەکەتترین و خۆشترین مزگەفتە. شایانی باسە ئەم مزگەوتە واتە مزگەوتی سربەن لە مەسیف تاوەکو ئێستاش بەردەوام دەرگای بەڕووی نوێشخوێنان کراوەتەوە و جێگای شانازیە بۆ خەڵکی مەسیف و سەردانیکاران و نوێشخوێنان لە هەموو ناوچەکانی تری کوردستان و خوارووی عێراق.